ملی آرمانجکردنا ژێرخانەیە ئابووریە هەرێما کوردستانی مژاریان بەردەوام بکەن. دکتۆر شالاو عەبدولخالق مامۆستای زانینگەهی و شارەزایە ئەنەرژی هەولێری بمەرەیە سلااو و ڕێز بۆتە دکتۆر شالاو. دکتۆر شالاو ئێریشا لە هەمبەرێ ژێرخانەیە ئابووریە کوردستانی ئارمانجا بان گروبان چییە و ئێریشی سەر دەکەن؟ فەرمو برێز عەبدولخالق. زۆر سپاس، سڵاو لە بەڕێستان و لە سەرجەم بینەران. بەڕاستی ئەم ڕووداوانەی کە چەند ساڵێکە بە تایبەتی لەم یەک دوو هەفتەیە چڕ بۆتەوە، هەم لە ڕووی موشکبارانکردنی هەولێر، هەم لە ڕووی ناردنی کۆمەڵێ درۆن لە دوا پێشهاتی دوێنێ شەو کاتێک کە کێڵگەی کۆرمۆر لە ڕێگەی درۆنێکەوە دەکرێتە ئامانج. ئەمانە کۆمەڵێ ڕووداوی یەک لە دوایەکن، ئەتوانین بڵین دەکەوێتە چوارچێوەی استراتیجیەتێکی ئەمنی و سیاسی و هەروەها ئابووریش بۆ لێدانە لە ژێرخانی ئابووری و هەروەها بۆ لێدانە لە پێگەی سیاسی و ئاسایشی وزەی هەرێمی کوردستان. بەداخەوە ئەوەی کە ڕوودەدات هەر لە خۆوە نییە و ئەو گروپە لە یاسا دەرچوانەی کە ئەم کارانە دەکەن بێپشت نین و هەروەها دەتوانین بڵین دەکەونە ناو چوارچێوەی سیاسەتێک و استراتیجێتێکی گەورەوە و ئەوەی کە نەشی شاردۆتەوە بەڕاستی کۆماری ئیسلامی و ڕژێمی ئێرانە کە بە شێوەیەکی ئاشکرا هەڕەشەکانی بەرامبەر هەرێمی کوردستان وەکو تۆڵەیەک تەنها لەبەر ئەوەی کە هەرێمێکی ئاوەدانە، هەرێمێکە هاوپەیمانان لێرە تەواجودیان هەیە، هەرێمێکە لێرە گەشە سەندن هەیە، دەیەوێت بیکاتە ئامانج بەو پێی کە بتوانێت ئامانجەکانی لەسەر ئاستی نێودوڵەتی و لەسەر ئاستی هەرێمایەتی بپێکێت. کەواتە ئەوەی ئەو بەیاننامانەی کە لەیان بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی خارجی بابەتێکن ئەتوانین بڵین جێگەی هەڵوەستەکردنن، بەڵام وەکو بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەنسوور بارزانی باسی دەکات، ئەمانە ئەم بەیاننامانە کافی نین، بەڵکو پێویستە هەنگاوی جدیتر هەبێ، چونکە ئەوەی کە ڕوودەدات ئەم ئاوەدانیە بەشێکە لەو استراتیجیەی کە هاوپەیمانان لە دوای کەوتنی ڕژێمی بەعسی سەدام حوسێنەوە هاتوتە ئاراوە کە ئەم ئاوەدانیشت پەیوەندیدارە بە مۆڕاڵەکانی دیموکراسی و گەشەکردن و کرانەوەی بازاڕی هەرێمی کوردستان و عێراق بە ڕووی کۆمەڵگەی نێودەوڵەتیە. ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین ڕوودەدا وردە کۆماری ئیسلامی و پێدەچێ چەندین پارت و گروپی سیاسی لە نێو عێراقدا هەمان استراتیجیەت بەرپا بکەن بۆ ئەوەی چی بکەن، فشارێکی تون بکەن. یەکەمیان لەسەر بۆ بە ئامانجی دووشت، یەکەمینیان بابەتی پێگەی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لاواز بکەن و لە پێگە و سیستەمی سیاسی فیدراڵی عێراق بن، کەواتە ئەوان دەیانوێت سەرەتا عێراقێکی فیدراڵی کۆتایی پێبێنن کە بەهۆی هاوپەیمانانەوە بە سەرکردایەتی ئەمریکا دروست بووە لەم ناوچەیە کە ئێستا حکوومەتێکی فیدراڵی هەیە و هەرێمێکی فیدراڵی دموکرات هەیە لە عێراقدا. ئەمە یەک. دووهەمینی ئامانجیشی بریتی یەکلایکردنەوەی ململانیەکان لە ئاستی نێودەوڵەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئامانجانە، ئەو فشارانەی کە ئەمریکا لە ناوچە جیاوازەکان دەیخاتە سەر هێز و گروپە لە یاسا دەرچۆکان لەسەر ئاستی هەرێمایەتی. ئەوەی کە ئێمە بری لێ دەکەینەوە ئەوەیە کە مەترسیەکان وردە لە هەڵکشاندایە و بابەتی هەڕەشەکانیش بە شێوەیەکی جدی کۆماری ئیسلامی، ڕژێمی ئیسلامی ئێرانی بە ئاشکرا ئەم هەڕەشانە دەکات، واتە شتێکی شاراوە نییە. بۆیە کاتی ئێمە باز لە گروپە لە یاسا دەرچۆکان دەکەین، بەڕاستی گروپ و لە یاسا دەرچووی بێلایەن نین، بەڵکو لایەندارن. بەڵێ دکتۆر شالاو بەڕێستان شارەزای بواری وزەر و مامۆستای زانکۆن، هەرێمی کوردستان لەسەر نەخشەی وزەر لە ناوچەکەدا هەرێمێکی دیارە و کاریگەری هەیە. ئەمە تا چەند هۆکار بۆ بۆی کە هێرش بکرێتە سەر کێڵگەی گازی کۆرمۆر؟ بێگومان کاتێکە هەرێمی کوردستان دەکەوێتە سەر نەخشەی جیهانی کەواتە بتێونەتەوێ دەکەوێتە ناو ململانێ نێودەوڵەتیەکان و لە ململانێ هەرێمایەتەکان. ئێستا بەرەی ئێران، رووسیا، چاینا
بەرەیەکی فراوانە بۆ ئەوەی کە بازاڕەکان لە بەرژەوەندی خۆیان یەکلایی بکەنەوە و هەروەها ئەوەی کە هەرێمی کوردستان پێگەکەی بەهێز کردبوو بریتی بوو لە هەناردەکردنی نەوت بەداخەوە بە استراتیجێتێکی هاوبەشی پلان بۆ داڕێژراو لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە لەلایەن دادگای فیدراڵیەوە بە هاوبەشی و بیرکردنەوەکانی حکوومەتی ئێرانی دەتوانین ئەمە لە کارخرا و هەناردەکردن پەکی کەوت. ئێستا خاڵێکی بەهێزی تر کە بریتە لە گازی سروشتی کە بەشێکی زۆر لە ڕۆژئاوایەکان و هەروەها وڵاتانی ئەوروپا دوای جەنگی رووسیا چاویان لێ دەکرد وەکو خاڵێک کە زۆر جار بیری لێ بکەنەوە ئەویش گازی سروشتی هەرێمی کوردستان بوو. ڕاستە لەسەر ئاستی ناوخۆ ئەمە گرنگیەکی و پێگەیەکی خۆی هەیە بەڵام لەسەر ئاستی نێودوڵەتی و لەسەر ئاستی نەخشەی جیهانیش ئەمە چاوی لێ دەکرا کە پێدەچێ وردە وردە ئەم هەنگاوەژ یاخود ئەم ژێرخانە ئاپوریە گرنگە لە بار ببن. بەڵام بەڕاستی ئەوەی کە من تەماشای دەکەم مەترسیەکە خاڵێکی ترە ئەبێ ئێمە بیری لێ بکەینەوە ئەویش ئەوەیە کە دوێنێ شەو دوای ئەو هێرشە موشەکیەی کە کراوەتە سەر کێڵگەی کۆرمۆر وەڵامدانەوەیەک هەبووە لەلایەن هێزێکی سیاسی یاخود لایەنێک لە هەرێمی کوردستان کۆمەڵێ موشک نزیکەی 4 موشک بە ئاراستی ئەو شوێنەی کەوا موشەکەکەی لێ هاتووە کە بەڕای من ئەمە خاڵێکی زۆر مەترسیدارە. ئەگەر بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا و تۆ ڕوبەڕووی ئەو گروپانە نەبیتەوە کەواتە تۆ بەرەی جەنگ ئەەکەیتەوە بەرەوڕووی هەرێمی کوردستان و بەرەوڕووی ژێرخانی ئابووری و گازی سروشتی هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی ئەمە خاڵێکە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران لە ناو کۆبوونەوەیە قسەی جددی لێ بکەن. کاتێک کە تۆ گروپی هێرش دەکرێتە سەری تۆ لە خۆڕا نابێ موشکی ئاراستی ئەو شوێنە بکەیت. بۆ نمونە ئێمە چەند جارێک بینیومانە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان موشکباران کراوە درۆن هەبووە بەڵام لە هەولێرەوە هیچ کاتێ موشکباران ئەو ناوچەیە بە هەڕەمەکی نەکراوە کەواتە ئەبێت تۆ بزانی کاتێ موشک ئاراستی شوێنێ دەکەی کە درۆنی لێ یاخود موشکی بۆ تۆ ئاراستە دەکەی دەبێ زۆر وریابی لەوەی نەوەکو بەرنمەیەکی استراتیجی هەبێ کە هەرێمی کوردستان بکا بە بەڕێی جەنگ بەڵکو دەبێت شارەکانمان لە ڕووی نێودوڵەتی لە ئاستی عێراق. دکتۆر شەلاو گەل بکورتی بەرسوا من بدێ برێز دکتۆر شەلاو نها کۆمپانیا پێر کو دانا گاژی بەشەکەژێ دیار کردبوو کو یعنی گازا سروشتی لە هەرێما کوردستانی دەی بگهینە ئاستێکی هەری بەرز یعنی ئاستا جیهانی بخوادەژی یعنی دروستکردنا ئالۆزیین ئابووری گەلو استراتێژیەکە کو ئیران و ئەv چەکدارین کو گرێدایی وێنە هەمبەری هەرێما کوردستانی بکارتینە. بێگومان لە بەرژەوەندی ئێران و ئەو وڵاتانە نییە کە گازی زۆریان هەیە هەرێمێکی گەشە کردو ببینن کەوا بە گازی سروشتی دەتوانێت ژێرخانی ئابوووریەکەی و ژێرخانی کارەباکەی گەشە پێ بدە و لەلایەکی کەش ئەمە لێدانە لەوەی کە بە فشارێکی تر بخاتە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئەمە جاریشکە باسی ئەبێ ئەوە بکەین ئەمە ڕاستە لێدانە لە ژێرخانی ئابووری و ئاسایشی وزەی هەرێمی کوردستان بەڵام کۆمەڵی ڕەهەندی سیاسی هەیە. بۆ نمونە کاتێک کە تۆیت لە کێڵگەی کۆرمۆرەیت کێڵگەی کۆرمۆر بەسراوەتەوە بۆ کۆمەڵێ کێڵگەی یاخود بە کۆمەڵی ویزگەی کارەبا ئەم ویزگە کارەبایانە کارەبا بۆ هەرێمی کوردستان دابین دەکات کەواتە تۆ دەتەوێت هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بخەیتە ناو تاریکیەوە. بۆیە بێگومان ڕاستە ئێمە زۆر جار جەخت لەسەرەوەکەینەوە کە ئەمە لە ڕووی ئەوەی گەشە سەردوویەوە فعلەن ئەم کێڵگەیە و هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە گازی سروشتی و ئێستا خۆشببختانە لە ئاستی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆمەڵگەی نێودوڵەتی هاتوونەتە سەرخەت کە پێویستە کێڵگەکانی نەوت و گازی هەرێمی کوردستان نەکرێتە ئاماج زۆر ئەمە ڕەهەندێکی نێودوڵەتی هەرێمی هەیە بەڵام بیریشمان نەچێت پەیوەندیدارە بە سەقامگیری خۆمانەوە. بەڵێ بەڕێز دکتۆر شاڵاو عەبدولخالق مامۆستای زانکۆ و شارەزایی وزە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستە. سپاس دکتۆر.